بەخێراتنی جەنابتانەکەم ڕێژێکی تایبەتم هەیە بۆ جەنابتان دەستان خۆش بە بۆم بەرنامانەی کە دەیکەن زۆر کەسکە ئێمە لەم بەرنامانەوە ئەتوانێت جێگای خۆی لە دڵی خەڵقا بکاتەوە خەڵقیش لە ماساتەکانی تێبکات. من ناو ماشە سەلیم دەروێشە عەشیرەتی میراودەلیە دانیشتی شار باژێڕین ئێستا لە سلێمانیم بەڵام بە تەواوی لێرە ناژیم. من سەرەتای منداڵیم کە کاتێک ئێمە چاومان هەڵێناوە باوکم لەگەڵ شۆڕشی ئەیلول کە شۆڕشی ئەیلول دروست بووە باوکشم وەکو هەموو ڕێز عەشیرەتەکان لەگەڵ عەشیرەتی میراودەلی و هەموو عەشیرەتەکانی تر لەگەڵ مەلا مستەفا ئاوارە بوون و لەگەڵ شۆڕش ڕۆیشتونە ئێران. بۆ ماوەی چەند ساڵێمە پەنابەر بوون لە وڵاتی ئێران لە دێ گروێز. باوکم کە ڕۆیشتووە لەگەڵ مەلا مستەفا شۆڕش هەڵگیرساوە لەگەڵ هەموو عەشیرەتەکان ئاوارەی ئێران بووین بۆ ماوەی چەند ساڵ. تەبعاً ئێمە ئەو کاتە مناڵ بوون زۆر شتی وا هەیە کە مەسەلەن لە دایکموانەوە بیستمانە باوکم لەوێ لە مەحکەمەی شۆڕش بووە لە گوندی کۆڕەسە لە سەردەشت. لەو کاتەوە ئێمە هەر خولیای کوردایەتی بووین و پارتیش خاسەتەن لە دوای گەڕانەوەی شۆڕش کە گەڕاونەوە ئێمەش وەکو هەموو ئەو خەڵقی کە گەڕاوەتەوە هاتوونەوە بەری عێراق و دەست بەسەر مەنتیقەکانی شارباژێڕ و ئەو مەنتیقانە داگیراوە ئێمەش هاتوونەوە. لە دوای ئەوە کە گەڕاوینەوە بۆ کوردستانی عێراق براکانم بوونەتە پێشمەرگە کاک ئەحمەد کاک مەحموود کاک محەممەد ئەو کاتێکە وەختی چەکداریان بۆ هەرسێکیان بوونە پێشمەرگە لە بەتالوێنی لە هێزی خەبات بەتالوێنەکە ئەمر بەتالوێنەکە عەبدولوەهاب بەتروشی بووە هەتا ماوەی ئەو ساڵە کە ئەو شەڕەی ئەزمەرقەیوان دروست بوو شەڕێکی گەورە بوو تەبعاً شەڕەکە ئێستاش هەر ناوبانگی خۆی هەیە. ئێمە 7 کەسمان لە سەنگەرێکدا بوون ئەو 7 کەسە کە تۆپەکە لێدان یەکسەر براکم و مامێکم شەهید بوو برایەکیشم بە سەختی 7 پارچەی لەسەری درا. بەزە و کاتە من ئەوەندەم بێبیردێ کە خەبەر هات کتیان لە دەنجی کوردستان خەبەرێک بڵاو بۆتەوە هێرشێکراوە هێرشێکی جێیش و جاش بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە بۆ ئەزمەرقەیوان 3 کەس بریندار بوون بەڵام 3 کەسەکە کە باسییان کرد 3 کەس بریندار بوون لەبەر خاتی باوکم و بڵین مامەکەم بوو کە باوکی نەما بوو دایکی ما بوو نەزانن کە ئەوان شەهید بوون. منیش هاتمەوە بە دایکم گوت کوتم وەڵا ئاوا بووە دایکمونن کەکەم زۆر بە هیلاکی بەناو چەقڵ و چاڵ و زیارڕان کرد بەخواندادا تەبعاً جا خەبەر هات مەیتەکانی ئێمە براکەم کە هەر پارچە پارچە بوو حاجی مەلافەریجی سیرێ و شێخ جەمالی واژە جەنازەکانیان هێناوەتە خوارەوە مامەکەم بە زیندوی گەشتونە سەری هەر بە زیندوی هێناویانە لە پچی ساران خستۆ ڕان کێشاوە هەتا بەکرەجۆ ئێستا جەنازەکەی نەدۆزراوەتەوانێ. براکەشم 7 پارچەی لەسەری داوە بە تارە بەڕیان کردەوە بۆ سنە. لە دوایەوە ئێمە هەر بەردەوام بووینە سەر شۆڕش و کوردایەتی و هەر لە ڕیجەکانی پارتیشدا هەتا ئەو کاتە کە ماڵ گوێزراونەوە براکانم هەر پێشمەرگە بوون کە ماڵ گوێزراونەوە بۆ مدەیەکی کەم هاتنەوە بۆ ئێرە دیسان لێرە حکوومەتی بەعز کەوتێ ئەوە ئەم بەراوربەر کرد بیانگرێ براکان ڕان کردەوە دیسان بەس باوکرمیان گر لێرە لە ئەمنی سلێمانی ئەو کاتێک کە ئەمنە سوورەکان پێکرد.
لە دوای ڕاپەڕین کە پێشمەرگە گەڕایەوە ئێمەش چوین دیسانسە لە نوێ دەستمان پێکردەوە بە خەباتەوە وڵاتی کۆشانی خۆمان تەبعەن باوکمنەوە دایکمنەوە براکانمەوە چوار پێنجێکیان شەید بوون و منیش بۆ خۆم کە چوومە ڕیزەکانی پارتیەوە هەر یەکەم ڕۆژ کە لە بەردەمی ستەرا لەگەڵ جەنابی سەرۆک هات و خۆتبەیدا بۆ خەڵکی سلێمانی منیش لەو خۆتبایە بەشدار بووم ڕسمێکی کاک مەسعودم لەسەر سەر بوو هەر لەو دەقەوە لەگەڵ ماڵی کاک فارس فارسی عەلی سوور ئیتر لە دوای ئەوە ئیتر ناوچە دروست بوو تەنزیمات کرایەوە منیش لە لیژنەی ناوچەی ماوەت لە ڕێخستنی لیژنەی ناوچەی ماوەت بووم هەتا ماوەیەکی زۆر لێ بووم دوای ماوەیەکی زۆر وا هەستیان کرد من چالاکەم لە ناو حیزبە خەڵقێکی کۆمەڵایەتیم خەڵک زۆر بەدەنگمەوە دێ ئەو کاتە لقی چوار کە تازە دانرابووەوە شێخکەریم بەرپرسی ناوچە بوو کاک عیزەدینی بەرپرسی لقی چوار بوو بانگی کردمەوە بەرکوتی کاک شێخکەریم هاتووە کوتوێتی ماشەڵڵا ئەو خەڵک زۆر ڕووی تێکا پێویستە ئێمە شوێنێکی تایبەتمان هەبێ ئەو کاتە هەموو ناوچەکانە ناو لقی چوارە بوو ئیتر هەر لە عینن دەقا کاک عیزەدین کوتی ئێمە پلەی کادری بۆ تۆوە بەستین پلەی کادریان دامێ لە دوای ئەوە لە یەکێتی ئافرەتان شەمسەخان هەبوو ئەو وەختە شەونم خان بوو پەری خان بوو سعدی خان بوو پەری چاوشین بوو کەژاڵ بوو دڵخواز بوو بە ڕەحمەت بێ ئەو جەماعەتە لە یەکێتی ئافرەتان بوون داوای ئەوان کرد کە من بچمە ناو یەکێتی ئافرەتان لەبەرەوە خەڵقێکی چالاکم و کۆمەڵایەتیم خەڵقێکیش لە عەشیرەتەکان کە دانزانی من لەوێ ئیشەکەم ئافرەتەکانە دەناردە ڕێخستن ئیتر بەشێکم لە ناو حیزبە کادری حیزب بووم لەوێش ئەندام بەشی لقی یەکێتی ئافرەتان بووم لە ناو ئافرەتانە کاروباری خۆم لێوێ بەردەسەرێ کە چوومە ڕیزەکانی یەکێتی ئافرەتان و لێش بەردەوام بووم خەڵقێکی زۆر و خەڵقێکی بەپیان ڕووکردە یەکێتی ئافرەتان من ڕێکخراوەیەکی زۆر گەورەم هەبوو کە هەر مەراسیمێک ببووە لە لەغیان لە هەر شوێنێک بە 20 کۆستەر و 30 کۆستەر ڕێکخراوی منە هاتە ناولقەوە ئیتر وای لێ هات زۆر بوو یعنی چالاکیمان زۆر بوو ئیش و کاری زۆرمان دەکرد لە هەموو مەنتیقەکانی شارباژێر و هەڵەبجە پێنجویان ئێمە وەکو تیمێک دەگەڕاین بەسەر خەڵقا بەسەر مقڕ و بارەگاکاندا ئیش و کاری چالاکی خۆمان دەکرد نەورۆزیشمان لەگەڵ بوو لەگەڵ وەفا ئەو دوانە گوناحە ناویان نهێنیت نەسرین و تقریبەن مەزونعەیەکی تریش زۆر لەبیر نەماون ئەوانە هەمومان تیمێک بووین ئیتر لە دوای ئەوە انتخابات کرا ئێمە چوونە ناوی من یەک ڕۆژەی مەجالما بوو چوومە ناو کۆنگرە کە کۆنگرە کرا یەکەم کۆنفرانسمان کرد تەبعەن لە کۆنفرانسەکە یەکەم سەوتم بەدەستێنا بوومە ئەندامی کۆنگرەی یەکێتی ئافرەتان کۆنگرەمان کرد لە کۆنگرەکە ئەو کاتە کۆسارکەریم بوو کە ئێمە پێویست بوو دەنگی پێوەین وەکو خۆمان لەگەڵ دکتۆرە کوردستان موکریانی کە شینامێدی ئاڵوگۆڕی پێکرا ئەو کاتە ئیتر کە هاتینەوە گەڕاینەوە لەو کۆنگرەیە لقی 21 ئەمرەکەی دەرچوو کە لقێکی کە بکرێتەوە بە ناوی لقی 21 لە لقی 21 لە لای کاک فازیل من بووم بە ئەندام مەکتەب و چوومە لقی 21 لە لقی 21 ماوەیەکی زۆر لە بەشی جەماوەریەکان لەگەڵ پەریخان پەری قاراغا لەگەڵ سروەخان کە ئێستا خێزانی کاگاریە لەگەڵ شێخ فاتیح سامانی میرزا سیدیق شۆخان هەیە کە ئێستا نازەم شۆخان لەمە بێ هەر لە لقی 21 ئەو مەجموعە ئەمان لە جەماوەریەکان بووین ئیش و کار و چالاکی ئەو کاتەمان بێپەیان بوو ئیشێکی زۆرمان دەکرد لە دوای ئەوە جەماوەریەکان هاتنە خوارێ بۆ ناو لقی 21 لە دوو لقی 21ەوە بووین من بووم بە
کاک مستەفا بەرپرسی کۆمەڵایەتی بوو و مسمای میناغا داوا کرد کردیتەوەرە بەشی کۆمەڵایەتی لەگەڵ ئێمە بە بۆ ئیشی کۆمەڵایەتیمان زۆرە تۆمان لەگەڵ بی باشە هەتا ماوەیەکی زۆر لەوێ کارم کرد دوای ماوەی کە کاکفازی ڕۆیی لەوێ کاگاری بوو بە بەرپرس کاگاری هاتمە بردیمەوە خوارەوە بە جەماوەریەکە وتی کاکەمە جێگای تۆ نییە وەرەوە بۆوێ تۆ ئیشی ئافرەتان بکە لێش بووم بە بەرپرسی ئەنجومەنی ئافرەتانی لقی 21 ئەو کاتەش کە بەرپرسی ئەنجومەنی ئافرەتانی لقی 21 بووم هەر لە ئافرەتانی سلێمانی ئەنجومەنی سلێمانی داوای ئەوان کردەوە من هەر هاوکاری ئەوانیش بە هەفتەی 2 ڕۆژ لێرە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کارمە کرد هەفتەی 4 ڕۆژەکەی تر لە لقی 21 ئەو سەردەمە بۆ ئێمە سەردەمێکی جێڕین بوو ئێمە کەوتینە کار و ئیش و چالاکی خۆمان ئەو برایم کە لەگەڵ براکەی ترم بوو شەید بوو کاک مەحموود ئەویش حەو پارچەی لێدرا بوو ئەو ئەسەرەوە ئەویش کۆچی دوایی کرد تەبان لە دوای ئەوە ساڵی 80 براکانم هەر پێشمەرگە بوون نەهات بوونەوانێ بۆ مدەیەک هاتنەوە کە هاتنەوە لێرە حکوومەتی بە ئەسپەی زانی ئەو کاتە سەردەمی ملازم مەحسین بوو لە سلێمانی چۆڕێگان پێگرتن محافزی سلێمانیان لەگەڵ بوو لە ئەزمەر هیچیان پێ نەبوو بەڵام ڕان کرد سلاحیان هەرما بوو لە شەیدانی ئازادی شاربیانەوە هەر ئەو شەوە چوون سلاحەکانیان هێنا و هەمویان ڕێککەوتنەوە ڕشتنەوە بۆ بەری ئێران و دەستیان کردەوە بە چالاکی خوان و قاچاق بوونەوە لێرە هەر ئەو شەوەش ئەمن هاتە سەرماڵی خۆمان باوکیشیمیان بر بۆ ئەمن ئەو کاتە ناوما بێ نازانم چ کەسێک بەرپرسی ئەمن بوو لە سلێمانی بربیان بۆی بەڵام خەڵقێکی لێبوو ناسیبیان گویان چۆن ئەم جەرامەتان هێناوە ئێوە بە چ قانونێک ئەمەتانێ کوڕی ڕۆشتون یان ڕۆشتون ئەم بڵێ چی یعنی باوکمیانی زندا هاتەوە بەڵام هەر ئەو شەوە تەلاقی خواروەتی یەک هیچ شتێک لە ماڵی نابەمە دەرێ بەیانی لەم وڵاتە نامێنم هەستاین و دیسان قاچاق بوون ڕۆشتینەوە ئێران ئیتر لە دوای ئێران کە هاتینەوە ئەنجا مۆزوعی تری بەسەرا هات هەر لەگەڵ حکوومەت و ئیتر شتی تریش لەوێدا بەرەنگاری ئێمە بووە تەبعاً کوڕەکان دیسان پەیوەندیان کردەوە باوکم ڕێزی عەشیرەت بووە تەبعاً لە شارباژێڕا کە لەگەڵ شۆڕش ڕۆیشتووە بۆ ئێران و شۆڕش بەرپا بووە کە گەڕاوەتەوە بۆ کوردستانی عێراق ئەو کاتەی پەیوەندیان بە هەر بە جناوی سەرۆک مەلا مستەفاوە بووە هاتۆتەوێ کوڕەکانی ئەلە لەکسەریان هاتوون بە جەولا لەگەڵ باوکم و لەگەڵ مامەکانم و مەجموعەیەکی زۆر لە کەسوکار جەولان کردەوە مەنتیقەی شارباژێڕا کۆبوونەوەی زۆریان لەوێ کردووە بنکەی زۆریان لەو مەنتیقانە بووە هەتا ئیزاعی دەنگی کوردستانیش لە مەنتیقەی ئاڵکورتێ بووە بە شاخەکەی ئەو بەرەوچیەوە ڕەشی پێڵەن هەر ئەو شەوەشکەی دەنگی کوردستان کۆتایی پێهات و داخرا ئەحمەد ڕێبواری نەبوو هاتە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە بوو باوکم وڵاقی بۆ گرت و بەڕێ کرد بۆ تاران لەوە کۆمەڵێک شریت و شتی پێبوو لێو بەڕێمان کرد و لە دوای ئەو مۆزوعانە کە ڕوویدا و ئاوای لێ هات تەبعاً تۆزێک سکوت بوو کوردایەتی و مۆزوعی بڵێن پێشمەرگایەتی لە دوای ئەوە دیسان شۆڕش سەری هەڵدایەوە
براکانی من بوونەوەتەوە بە پێشمەرگە کە ئەوانەی کە شەهید بوون براکانم کاک ئەحمەد و کاک محەممەد و کاک مححمودی براشم کە زۆر بە سەختی بریندار بوو لە هێشتا مامۆستەفا مامێکمکە لەگەڵوان بوو ئەوانەش هەرسێکیان شەهید بوون بەڕاستی لەگەڵ دوو کەسی تر کە کوڕێکیش خەڵقیشان ئەقسێ بوو دوو کوڕی تریش بوون ناویان هەردووچیان یەک ناویان هەبوو نازانم ئامۆزا بوون لە دوای ئەو شەڕانە کە کۆتایی پێهادێمە هەر بەردەوام بووینە شۆڕش باوکم هەر ئامۆژۆی کردووە و هاتووە ڕۆیشتووە هەدی مەلا مستەفای بەرزانی وەرگرتەوە بۆ کوبڕنەوێکی شانی خۆی کە شەڕێک بۆ لەوێدا لەو شەڕە تۆمەتیان کرد وەکتیانە ئەوانە شەڕیان کردو لەگەڵ پێشمەرگە تەبعەن باوکم ڕۆیشتووە بۆ چۆمان بۆ گەڵاڵێ بۆ لای جەنابی مەلا مستەفا لەوێ بڕنەوەکەی شانی خۆی داوەتێ چەند کەسی لەگەڵ ناردون و جەڕاوێتیەوە بۆ ئالان ئیتر لەوە بەدووە کە شۆڕش هەر بەردەوام بۆ ئێمەش هەر بەردەوام بووین باوکم هەر بەردەوام بۆ براکانم مامەکانم هەمویان لەو شۆڕشە بەردەوام بوو. دائما لەو سەرەتانە کە ئەوارە بووین جاری یەکەمیان کە باوکم لەگەڵ شۆڕش ڕۆیشتووە لە گوندی گروێز بووین لە خانی ماڵی حەماغادا حەمەی خدرەغان پێکوتووە لە گروێز کە باوکم بۆ خۆی لێ بەرپرسی مەحکەمەی شۆڕش بووە لەگەڵ شۆڕش بووە بۆ ماوەی 3 ساڵ لەو دێماوینەوانێ بەڵام خەڵقێکی باش بۆ خزم و قۆمی لێبوون خزمەتیان کردوین بەڕاستی لە جاری دووهەمیشە هەرەگەر قاچاق بووینە دەست حکومەت و ڕامان کردووە لە گوندی ڕەشەکان دانیشتین منتیقەی ئالانی سەردەشت ئەویش ماڵی خزمی خۆمانی لێبوون تەبعەن چوینە ماڵەکانی ئەوان ڕێگامان نەبوو بە هیچ لایەکی ترا بڕۆین لێوێ ماوینەوە بۆ ماوەی تقریبەن 3 ساڵ لە دوای 3 ساڵە ئەنجا گەڕاوینەوە بۆ کوردستانی عێراق. هەر لە لقی 21 داوام دەکرد تەبعەن ئەو خامە دەرچوو لە دەرەوەی وڵات لەوێ داوام لێکردنەوەتم شتێکی وا هەیە و من دەڕۆم بەڵام پێشەوە من خانەنشین بووبووم بەڵام هەر ئیش و کاری خۆمە کرد لە چالاکی خۆم نەوەستا بوو ئیتر 2014 ڕۆشتم بۆ سوید لە سویدیش یەکسەر پەیوەندیم کرد بە ڕێکخراوەکەی خۆمان کە لەوێ ڕێکخراوی بێستەرۆزە سەر بەجێنەی ناوچەی ستۆکۆڵمە لەو ڕێکخراوە دەست بەکار بووم لەگەڵ مەزونەیەک کچ و کوڕی زۆر باش کە خەڵکی سلێمانی دۆهۆ کوبزاخۆ و ئەو مەنتیقانێکتیایە ئیتر ئیش و کار و چالاکی خۆمان لەوێ هەر ئیش و کار و چالاکێک بێ ئێمە بەجەمعی کردومانە هەر ئیشێک بوو بێ مەراسیمێکی حیزبی بوو بێ لەوێ ئیش و کاری خۆمان کردووە تەبعەن لەوێش کۆنفرانسێکمان بەس من لە کۆنفرانسەکە یەکەم دەرچووم لەسەر ئەو جەماعەتێک کە لێ بوو من یەکەمیان بووم
زۆریان داوا کرد وەکو بەرپرسێک لێ دەست بەکار بم، بەڵام من نەویست بەرپرسیارەتی وەرگرم، چونکە من هەمیشە حەزم لەوە بۆ بەرپرسیارەتی زۆر گەورە وەرنەگرم، چونکە لە هەر ئاستێکا بێکە ئیشت پێ نەکرا تۆ بچووکی گەورە نی، بەسکە ئیشت پێکرا لە بچووکەوە دەڕۆی بۆ گەورەی. ئیش و کار و چالاکی خۆم لێوێ هەر دەکەم. نوێنەر لە کۆمەڵی کوردی ئەوێ شاری بێستەڕۆز لە کۆمەڵی هونەر و فەرهەنگی کوردیش بەردەوامم، ڕێکخراوەی خۆشمان هەیە و کار و چالاکی خۆم لێ بە بەردەوامی دەکەم و هەر جارێکی ئینتیخاباتێک ببێ بەناوێک لەوێشەوە دێمە لێرەش دەبێت جێ دەستی خۆم دیار بێ. دایک و باوکم هەردووچیان بەیەکەوە زەحمەت چێژ بوون، هەردووچیان بەیەکەوە ئاوارە بوون، ئەزیەتی زۆریان کێشاوە، هەردووکیان جەرگیان زۆر سووتە. باوکم وە 89 تووشی نەخۆشیێک بوو، بەڵام چۆکی دانەدا بۆ نەخۆشیەکەش، هەر ئاوا ئیتر ئەمری خوای کرد. لە دوای باوکیشم تەقریبەن 5 ساڵ یا بۆ 6 ساڵ دوای ئەوە دایکیشم ئەمری خوای کرد. جا دایکم هەتا مرکە و کوڕانەی ئاوا شەهید بوون و لە توپەت بوون و ئەوان جەرگی سووتا، لە ئاخریا هەر دوعای کردی گوت خوا جەرگی پیریم نەسووتێنی، کتوپڕ ئەو براشم کەوتە کەمێنی دووبینی دووهینەوە ئەوی شەهید بوو. ئیتر ئەو پشتێک کە داموکا پشتی حەوانەکەوتەوە تا مردنیش. دایکم زۆر لە باوکم زیاتر ڕەنجی داوە، چونکە دوای کەوتووە شارە و شار و دیات و ئاوارە و دەربەدەری و منداڵ بەخەمکردن و فەقیری و هەژاری ئەو سەردەمە تۆ ئاوارە بووی لە وڵاتان و لە شوێنان و خەم و خەفەتێکی زۆر و منداڵت ببێ لە بندارێکا و دوو منداڵی بوون. دایکم کچ و کوڕێک لە بندار گوێزێکە کە هیچ شوێنێک یعنی بەڕاستی کە لە شوێنی خۆت هەڵکەندرای و ئاوارە بووی، ژیانە دوای بەسەردێک کە هیچ خۆشیێکی تیان نامێنێت. دایکیشم ناوی سەلمە بووە، کچی ئەحمەداغا بووە، خەڵقی دانیشتووی دۆڵەڕوود بوون، وەکو دۆڵەڕوود بە قسەی خۆمان کە پێڵەن، وەکو وڵاغلی و گاپیڵۆن و ئەوانە. ئەویشە لە عەشیرەتی خۆیان بووە و ئامۆزای باوکم بووە.